ئیمانداران و مسڵمانانی خۆشەویست، میوانانی ماڵی خوا، حەزم کرد لە وتارەدا بچینە سەر بابەتێکیان بچینە خزمەتی فەرمایشتێ لە فەرمایشتەکانی خوای پەروەردگار. دنیا هەمومانی سەرخاڵ کردووە، بەڵام بزانینش خوای متعال جەلە جەلالوه ئێمەی هاوردۆ بە دنیا ئەوە تا دەگەڕێینەوە و چاکش بزانین لەگەڵ خۆمانە هەر کەسێ لە ئێمە جانتایەکی پێیە، بەڵام ئەم جانتایە لا درهەمە وەلا دینار، نە دیناری تایە نە درهەمی تایە، لا قسوورە وەلا بیوت، هیچ کاتێ قەسرەکانی دنیا نییە، ماڵەکانی دنیا نییە، بەڵکو ئەوەی جانتای کە ئێمە هەڵمان گردووە ئیما عەمەل صالح یان کردەوەی چاکە و ئیما العەمەل غەیر صالح یان کردەوەی خراپە، خوا پەنامان بدات. بۆیە هەرچی بی لە دنیادا ئەبێ هەر بمری، هەرچی بیگەرێ بگەڕێیتەوە و ئەم دنیاە بەجێ بێلی، چونکە ئەگە دنیا بۆ من و تۆ بێ ئەوانی پێشی ئێمە ناڕۆی بگێتە دەستی ئێمە. ئەبێ وریابن ئیمانداران، خوای پەروەردگارە فەرمێ لە چەند شوێنێکدا، بەڵام ئێمە ئاەتێ لەو ئاەتانە وەردەگرین. پەروەردگار زۆر وردەکارە ئیمانداران، ئەبێ خۆمان ئامادەکەین. ئاسان نییە مەحشەر، ئاسان نییە مردن، ئاسان نییە قەبر و قیامەت، ئاسان نییە حیسابی خوا، ئاسان نییە محکەمەی خوا، ئاسان نییە عەدالەتی پەروەردگار. ئەبێ ئینسانی ئیماندار ڕاچەڵەکێ، جارجار خۆی ڕاچەڵەکێنێ و بزانێ بۆ کوێ دەچێ لە دنیایەکە و بەرەو قیامەتی و قەبر و قیامەت و حیساب. خوای پەروەردگارە فەرمێ ئین الله لا یظلم مثقال ذرة، واتە مثقالە زەڕەیەک خوای متعال جەلە جەلالوه ظلم لە هیچ بەندێ لە بەندەکانی خۆی ناکا. مثقالە زەڕەیەک لای خوای پەروەردگار گوم نابێ، مثقالە زەڕەیەک کە بە چاو نابیندێ لە دنیادا من و تۆ ئەمڕۆ بۆ گوناحە گەورەکان، بۆ تاوانە گەورەکان، ئەو گوناحانەی سەحابە ڕایانە کردوایان زانی شاخێکە و ئەڕمێتە ملیانە، ئەمڕۆ من و تۆ باکمان نییە. ئەم خەڵکە ئاوا چاوی سر بۆ و چاوی ناوە لە گوناح، ساڵێکمان تێپەڕ کرد کە بێ بێبارانی، نیشانەی بێبارانی شەوەیە کەوا هەمومان بزانین گونەحبارین، تاوانبارین. بۆیە خوای جەلە جەلالوه ئەوە تا ئاسمانی گردێتەوە، خەریکێ ئاوی سەر زەویش دەگرێتەوە لێمان، بەڵام ئێمە هەر چاومان قایمە، هەر چاومان لە گوناح ناگەڕێینەوە، زیاتر دەچینە پێشەوە. وا دەزانین ئێمە چاک دەکەین، باش دەکەین، هەمومان خۆمان بە پیا و باش پیشان دەدەین، بەڵام خوا ئەزانێ کێ باشە و کێ خراپە. ئیمانداران، ئەبێ پیاو چاکان، ئەبێ پیاوە باشەکان پێشی ئەوانەی خراپن بەردەوام تەوبە بکەن، بڵێن خوایە بە دەردی ئەوانە نەمان بەیوا لە ناوماندا تاوان دەکەن، گوناه دەکەن، لە تۆ ناترسن، ناگەڕێنەوە. خوایە ئێمە بە دەردی ئەوان نەبن، چونکە پەروەردگار لەم ئاەتە فەرمێ، ابن عەباسە فەرمێ مثقالە ذەڕە، خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێ دەکا، ئەفەرمێ ئەو خۆڵەیە لە ژێر پێی مۆریلەدایە لای خوا لە قیامەتا گوم نابێ. ئەو خۆڵەیە فەرمێ وا لە سەحرایە کە زۆر وردە چاو نایبینێ، ئەوانە بە ئەندازەی ئەوەش لای خوای گەورە گوم نابێ. خوای گەورە محاسبە دەکا لەسەر ئەندازەی مثقالە زەڕەیەک، و ئەبێ بزانین مثقالە ذەڕەة من الوزن وتیانە، وەک ابن عەباسە ئەفەرمێ مثقالە زەڕەیە ئەبێ وەزنی چی بێ لەسەر تەرازوو، هیچ وەزنێکی نییە، بەڵام لای خوا وەزنی هەیە، لای خوا حەسابی وە دەکا. خوای پەروەردگار مثقالە ذەڕەة من خەیر ئەو من شەر، ئەگەر چی خەیر بێ ئەگەر چی شەڕ بێ. ئەگە تەماشاکەین لە قورئانە چەند ئاەتێکی تر هاتووە، ولا ئەصغەر من ذلك ولا ئەکبەر. پەروەردگارە فەرمێ چی گەورە بێ و چی بچووک بێ ئەندازەکەی ئەو مثقالە زەڕە لای خودای گەورە هیچ کاتێ گوم نابێ. ئەنجا پەروەردگارە فەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. ئەم ئاەتانە بە ئینسانی ئیماندار بزانێ ئیمانداران خۆشەویستان، نەکوا وشەیەک لەوە کەمتر بەخوا هەموویە نووسرێتەوە لە ناو سجلەکانماندا. ابن عەباس ابن مەسعود فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەم ئاەتەدا
حەز ناکەم بچمە سەر ئایەتەکانی تر لە سوورەتی یونس هاتووە مثقالە ذەڕە 61 ئایەت، لە سەبە هاتووە ئایەتی 3، لە سوورەتی سەبە هاتووە دووبارە ئایەتی 22 و هاتووە لە سوورەتی کازیرزار 6 و 7 هاتووە. بەڵام ئەچینە بەس تەفسیری و ئایەتە وەردەگرین کە لە سوورەتی نیساء ئایەتی 40 پەروەردگارە فەرمێ إن الله لا يظلم مثقال ذرة. ابن مسعود فرمي رضا ورحمتي خوای لێبێ ئەم پیاوە بە ڕێزا فەرمێ يؤتى بالعبد يوم القيامة. تەماشاکە هەموو دنیا دانیشتووە جار ئەدەن و بانگ ئەکەن فڵانی کوڕی فڵان هەڵەسێتە پاو دەچێتە شوێنی حیسابی خۆی بە بەرچاوی هەموو دنیا و محاسبە دەکرێت. هەر کەسێ لە ئێمە کە محاسبەمان دەست پێ دەکا هەموو بەشەر ئەوەی لەسەر زەویدایە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە غەیری ئومەتی پێغەمبەری خوا چاوی بە حیسابی تۆیە. عەدالەتە پەروەردگار وەک مەحامی دنیا نییە، هەمووی تەرازوو دانراوە، مەلایکەکان ڕاوەستاون، خوای گەورە محاسبەی عەبدەکانی دەکا. هەمووی لە ناو کتابەکەت نووسراوە، سجدەکەت دێنن 99 بەشە، هەر بەشێکی ما بەینە سەمائی وەلئەرض هەمووی نووسراوە لەو ڕۆژەی کەوتیتە زەوی لە زگی دایکت بەرەوە بیتە هەتا ئەو ڕۆژەی ئاخەکەی ڕۆژی کۆتاییتە کە خۆشەویستان لە دەورتن و ڕوحت کە جێئێلی و لە جەستەت جا ئەبێتەوە و ئەکەویتە ڕێ بۆ قیامەت و بۆ قەبرستان. ئەو کاتە حتا ئەو دەقە نووسراوە هەموو مەلایکەکان ئەو دوو مەلایکەی نووسراوە ئیمانداران هەڵدەستین دائەنیشین ئەڕۆین ئەخەوین شەیتان بەعزەجار زەبەرمان پێباوە ئەزانین ئەم گوناحە و تاوانە بکەین خوا نازانێ، خوا ئاگای لە خەتەرەی دڵە نەکرداری دەست و پێ و هەموو ئەندامەکانی ترمان. ابن مەسعود فەرمێ ئەم پیاوە هەڵەسێنن دایەنن هەموویان تەماشایەکەن بە دەوریدا فڵانی کوڕی فڵان سجدەکەی دێنن. ئەمجا خوای پەروەردگار حەسابی لێ ئەکا لەگەڵیدا ئایا ئەم بەندەیە واجبەکانی خوای جێبەجێ کردووە یان نایەکەم تاو. ئەو واجبانەی خوای پەروەردگار متعال جل جلاله دایەتە سەر بەندەیە هەمووی محاسبە دەکرێ لێی. ئایا نوێژە فەرزەکانت بە جوانی کردووە؟ ئایا ڕۆژووی ڕەمەزانت بە جوانی گرتووە؟ ئایا حەجت کردووە گەپارەت بووە؟ ئایا ئەوانەی کە واجباتە لەسەرت ئینسانی ئیماندار بێجگە لە سونەتەکان ئەگەر قەپات نەبێ و یان بڵێن تەواو نەبێ ئەو کاتە لە سونەتەکان ئەچێتە جێگای و پڕ دەبێتەوە. بەڵام ئەگەر پڕ نەبێ خەتەرە. ابن مەسعود دەفەرمێ ئەم بەندەیە دێرن هذا فلان وابن فلان ئەڵێن ئەمە فلان کەسی کوڕی فلان کەسە من كان له حق لە دوای حیسابی خوای پەروەردگار جل جلاله پێی دەڵێن ئەمجا خوای متعال ڕوو ئەکاتە خەڵکی ئەڵێ خەڵکینە هەر کەسێ من كان له حق فليأتي إلى حقه. زۆر جا ئێمە بایەخ نادەین بەمە ئیمانداران وا دەزانین بەس نوێژ و ڕۆژ و عیبادەت کەینێ و دواییش نییە. واللهی بەندەی وایە لەسەر حەقی خەڵک ناچێ بۆ باشت، خوا لێی خۆش بووە لێ ڕازی بووە، خوا ئەڵێ بڕۆ بەندەکەم ڕازی کە ئەم جات نێرم بۆ باشت. قوربەسرت لە قیامەتە بەندەکەت چۆن ڕازی دەکەی؟ خۆ ئەمە دنیا نییە ئیمانداران. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە لە دنیا دەچێ خەڵک لێی ڕازیە بێ. مەڵێ هەر خوا ڕازی بێتەواو، بەڵێ خوا ڕازی بێتەواو، بەڵام پاشان ئیمانداران و موسڵمانانش ڕازی بین لە تۆ. چونکە خوای پەروەردگارە فەرمی هەر کەسێ مرد 3 دراوسەی 4 دراوسەی شایەتی بۆدا ئەو کەسە باشتیە. ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت بوو ئەهلی مزگەوتەکە شایەتی بۆدا ئەوە ئیماندارە. ئەگەر هاتوو 34 کەس لەسەر خەبران شایەتی ڕاستەقینەیان بۆدا ئەوە ئیماندارە. ئەوە موژدەی خۆشی لێبێ ئەو پیاوە پیاو چاکە. ئەی کەسێگە بمرێ کەس لێی ڕازی نەبێ ئەبێ خودا لێی ڕازی بێ. بۆیە فەرمێ خوای متعالە فەرمێ کێ حەقی هالای بابێت بیبا. ئەزانن ئیمانداران ئیبن مەسعود فەرمێ ئەوانەی دێن داوای حەقەکەن کێن. ئەزانن کێنەوانە خەڵکی دەراوسێ نییە، غەریب نییە، ئامۆزا و خاڵۆزان نییە. خوای متعالە فەرمێ بە دایک و باوکت بانگ دەکا ئەڵێ باوکی فلان دایکی فلان وەرە بزان ئەمە کوڕەکەتە ئەمە کچەکەتە ئایا چی حەقێک تالایی تۆ بڵێ لەو ڕۆژە دایک و باوک حەق ناسێنێ. ئەو ڕۆژەم ڕۆژە نییە یومە یەفر المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه. باوک و دایک ڕائەکا لە کوڕ، کوڕ ڕائەکا لە دایک و باوک. ئەو ڕۆژە نییە
والله یەک مافی باوکت نەدابێ لەو ڕۆژا لێ دەسێنێ والله یەک مافی دایکت نەدابێ والله لێ دەسێنێ ابن مەسعود دەفەرمێ خوای گیان ئەمە چۆن مافمان لایەتی ڕۆڵەمانە چۆن لێ بسێنین فەرمووی چاکەکانی بەرن لەم ڕۆژە چاکەکانی بەرن لا درەمە وەلا دینار پارە نییە چاکەکانی لێبەرن باوک و دایک دەست پێ ئەکاتە خزمەکان تەواو دەبێ قوڕ بەسەر ئەوەی کە لەگەڵ خزمەکانیان چاک نییە قوڕ بەسەر ئەوەی لەگەڵ باوک و دایکیان چاک نەبووە دنیای جێهێشتووە قوڕ بەسەر ئەو کەسەی لەگەڵ دراوسەکانی یەکەم تا باوک و دایک دوای ئەوە دێت خزم و ئەحباب و خۆشەویست پاشان دراوسەکانی پاشان خەڵکەکانی تر هەمووی سرە دەگرن خوا پەناماندا ئەگە خراپی هەموو چاکەکانت دەبن لە دواییدا واد لێ دێ جوعبەتەکەت بەتاڵە بێ ئەو جانتای کە هەڵت گرت بەتاڵ بوو خاڵی بوو هیچی تیان نەما بۆش بوو ئەمجا ئەڵێن خوای گیان چاکەی نەما ئەم بەندەیە حەقی ماوە ئەو ئەڵێ حەقی منی نەدا ئەو ئەڵێ حەقی منی نەدا ئەمجا ئەڵێ دەی خراپەکانی خەنە سەری خراپەکانی خۆتان بخەنە سەری باباری قورس بێ ئەمجا دوای ئەمە پەروەردگار جەلە جەلالوو کە لەگەڵ یاچی کە لەگەڵ حسابات ئەکا فلا أنساب بينهم يومئذ ولا يتساءلون ئەو ڕۆژە هیچ نەسەبێ نییە حەسەبێ نییە ئیمانداران خۆتان بۆ هیچ کەسێک گونەحبار نەکەن یا فاتیمە یا عەمما پێغەمبەری خوا فەرموو فاتیمە فریای خۆتکەوە لە قیامەت مەڵێ من کچی پێغەمبەرم صلی الله عليه وسلم ئەی مامە گیان ابن عەباس فەرمووی مامە فریای خۆتکەوە لە قیامەتە مەڵێ مامەی پێغەمبەرم ئیمانداران قیامەتی خۆتان مەستێنن بۆ هیچ کەسێ بەخوا دنیا تەواو دەبێ نەغەش نەفێڵ نە هەموو خراپەکانی تر لە قیامەتە بەخوا فریات ناکەوێ ئەمڕۆ خراپەت پێ ئەکەن خراپەکاریت پێ ئەکەن بەڵا بزانە لە قیامەتە هەر ئەو کەسانە دێن پێت ئەڵێن ئەی بۆچیش جێگایی بۆچی کەوتیتە شوێنی ئێمە خۆ زۆرمان نەکرد لێت خۆ تۆ ڕێگەی چاکەت ئەزانی ئاوا ئەپاڕێتەوە ئەوان شەڵێن خوای گیان ئێمە بەس بانگمان کرد خۆ هیچمان نەوت پێی یان چەند درهەمێکیاندا پێی ئەو ئینسانی ئیماندارە بێ وریا بێ ئەمجا هەرچی حەقەیە لێ ئەسێنن و هیچ نەسەبێکش ناخوالەوە فەیەغفر الله من حەقه ما یەشاء ئەمجا پەروەردگار بە ڕەحمەتی خۆی ئەگەر خۆش بێ لەو بەندەیە ئەگەر لەو بەندەیە خۆش بێ فەیونادا للناس یان فەرموویەتی لا حقا على أبيها أمجا فرموي لدواي خذوا من أعمال صالحة فاعطوا واتهموا كرد وشاك كاني برن بيدنا همو أو كساني كلايانا بتناند بأندازي ويشي مثقال ذرة من خير أو مثقال ذرة من شر حتى فرمي بن مسعود رضي الله رحمتي إخوائي لبي حتى مثقال ذريك ما بلاي إخوائي قورا بيانا فرمي لي سنن إيمان دار مسلماناني عزيز زماني أما أم زماني أم بابتمان بو باسكر خلق صلناك على حرام برواتا نبي مجتمعي أما زور خرابين همومان والله يا إخوائي رحمك على إما لو أهلي مزقود بين هندي الشت نبيسين كم يبروين أولا هندي الشت أبيسي تنانشتي وأبيسي طريقة بيتوا باسيكي طريقة بيتوا للشرم عليه إخوائي جارجار عليه إخوائي تو ئەمە یەکێکە لەوانەی کەشتی بەسیتە کەی بیسینەوە خوایە خۆت ئەزانی هەمووی دەبینی ئەبێ ئەو پەروەردگارە چەندێ میهرەبان بێ چەندێ ڕەحمی زۆر بێ کە بەندەکانی لەسەر زەویدا خوای گەورە هەموو شتێکی پێداون لە باوەتی ئەوەی سوپاسی کەن گوناحی بۆ دەکەن تاوانی بۆ بەرزەکەنەوە خراپە و خراپەکاریان بۆ بەرزەکەنەوە ئەبێ ئینسان وریا بێ ئاگای لە خۆی بێ دنیا هەر پارە نییە دنیا هەر قەسر و قوسوور نییە وریا بین ئیماندار ئیمڕۆ خەڵک وای لێ هاتووە لەبەر ماڵی دنیا ڕاستیەکەش ناڵێ ئەوەی کە نەحەقە پشتی ئەگرێ ئەوەی زاڵمە پشتی ئەگرێ ئەوەی خراپەکاریە پشتی ئەگرێ ئەهلی مزگەوتە ئەهلی جمعە و جەماعەتە وەک عادەت نوێژەکە و ئەزانێ ئەم نوێژە هیچ تەئسیری لێ ناکا نوێژ دەکا لە دەرەوەڵێ ئەو موسڵمانە نییە ئەچێتە حەجەجی ئەو ئیماندارە نییە ئەچێتە عەمراڵێ ئەو موسڵمانە نییە
چۆنە بێ ئینسان ئیماندار وابێ، چۆنە بێ ئیمانداری ڕاستەقینەوا بێ، چۆن جێ یەکەیتەوە لە تەرازووی خوایە، نوێژەکانت لە چی، ئەولاد لە چی، بۆ خوای گەورە نایبینێ، بۆ خوای گەورە محاسبەی من و تۆ ناکا لەسەر مسقالە زەڕەیەک، بەخوا هەمومان لە قیامەتا محاسبە دەکرین، دەگەڕین شەوە، چونکە ئینسان ئیماندار ئەبێ وریای خۆی بێ لە دنیادا. خۆتان مەکە لە قوربانی هیچ کەسێک، بەخوا هیچ کەسێک دڵسۆزی تۆ نییە، بەخوا لە دنیا دایک و باوک خۆی ئەکاتە لە قوربانت، بەڵام لە قیامەتا خۆی ناکاتە قوربانت. بەخوا ئەو مناڵەی کە تۆ هەوڵی بۆ دەی شەو ڕۆژ، ئەو خێزانت لە ماڵە هەوڵی بۆ دەی، نوقمەی بۆ پەیدا دەکەی، وەڵڵاهی لە قیامەتا پێی نازانێ، والله ئەگە حرام بیتەوە قەت دەستخۆشی لێ ناکا، لە دنیادا لەوەیە دەستخۆشی لێ بکە، بەڵام لە قیامەتا بەخواڵێ خوایەگیان من بەریئم لەم پیاوە، من بەریئم، مناڵەکانت تەبڕائەکەن لە تۆ، بۆ کێیکەی، بۆ کێ دەیبیتەوە؟ وەڵڵاهی لوقمێکی ماڵەکەت بەنانی هەژار و نەدار بچێتە ڕێوە، لەوە باشترە بە پارەی حرام، بە پارەی خراپە، خوا پەناماندا بە پارەیەک کە حەقی تۆ نەبێ، مستحق نەبی. ئەبێ وریابێت ئیماندارانە خۆشەویستان، ئەبێ ئینسانی مسلمان ئاگامان لێبێ، چونکە ئێمە زۆر جا عیبادەتەکانمان سوودی لێ وەرناگرین، دوعاکانمان لێ وەرناگرین، بەتەکید ئەوەیە ئینسانی مسلمان و ئیماندار ئەبێ وریابێ، وەک چۆن ئەم پیاوە بەڕێزە تەفسیری ئەم ئایەتەی کردووە، ئەمجا فەرموویەتی خوای متعال جل جلاله ئەو مرۆڤە وای لێ دێ خوا پەنامان بدا هیچ چاکەی نابێنێ و خراپەکانی زۆر دەبێ. ئەمجا خوای متعال جل جلاله دەفەرمێ لە حەوت تەبەقەی ئاسمانەوە مەلایکەکانی دۆزەخ ئەم پیاوە بەسەر دەما ڕاکێشن، بیخەنە سەر دەم ڕایکێشن بەرەو ئاگری دۆزەخ، خوا پەنامان بدا. ئەزانن ئەو مەلایکانەی دۆزەخ لەو ڕۆژانەی کە خوای گەورە دروستی کردوون، لە ئیسرا و میعراجا پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم یەکێ لەو مەلایکانەی بینی زۆر ترسناک بوو، فەرمووی ئەی جبریل ئەمە کێیە؟ نەمبینیوە. فەرمووی ئەی محەممەد ئەمە مەلایکەی سەر دۆزەخە، ئەم مەلایکە خوا دروستی کردووە، هەتا ئەو ڕۆژەی ئاوایە هەر ئاوایە، هەرکێ بینێ سام ناکرد. ئەبێ ئینسانی ئیماندار هیچ بەزەیی پێ نییە، خوای گەورە بەس دروستی کردو بۆ عەزابی ئەو کەسانەی کەوا عەسیانی خواکەن، ئەو کەسانی بە قسەی خوا ناکەن لە دنیادا، لە دنیا چەندێ بنە سەربابی بن، ئەوەی عەسیانی خواکە، بەڵام لە قیامەدا ئەو مەلایکانەی داناوە. ئەبێ ئینسانی ئیماندار وریابێ، بۆیە لە بەردەم هەموو دنیادا زۆر جار لە ئیماندارانیش ئێمەی مسلمان، ئێمە ئیماندار کردەوەکانمان ڕاستکەینەوە، چاکی کەینەوە. ئینسانی وایە لەورا هەڵی ئەسێنن ئەڵێن فڵان کەس تۆ پیاو چاک بووی، تۆ مامۆستای ئاینی بووی، تۆ حاجی بووی، تۆ پیاوێکی سەغی بووی، تۆ قورئان خوێنێکی باش بووی، ئەمانە ئەڵێم، چونکە پێغەمبەری خوا فەرمێ دۆزەخ بەمانە گەرمەکرێ، خوا پەناماندا. ئەڵێ بۆچی کردت؟ ئەڵێ خوایە لەبەر ڕەزامەندی تۆ لە بەردەم هەموو دنیادا چنێ ناخۆشە ئیسە تۆ لە بەردەم شارێکە، لە بەردەم کەس و کارەکەی خۆتە، دوو لە ڕووجەنابتان بێ ئەدەبی نەبێ، لەناو خەڵکا پێت بڵێن درۆت کرد. خوای متعال جل جلاله لەبەر هەموو مرۆڤایەتی لە ڕۆژی قیامەتە لە حەوت تەبەقەی ئاسمانەوە پێڵێن ئە فڵانی کوڕی فڵان درۆی کرد، ڕایگەشن بۆ ئاگری دۆزەخ. چی سەرشۆڕیەکە دوو لە ڕووجەنابتان، چی نەکبەتیەکە؟ ئەبێ ئێمە ئیماندار خۆمان ساخەینەوە، لەگەڵ خوای خۆمانە ساخەینەوە، کەس نازانێ دقەیەکی تر کێ ئەمرێ و کێ نامێنێ، ڕۆژ بە ڕۆژ خوا بەڵامان بۆ ئەنێرێ، بەڵام ئێمە نازانین. ڕۆژ بە ڕۆژ تەماشاکە دنیا ناخۆش دەبێ، خراپ دەبێ، خراپەکاری زیاد بێ. ئەمە گشتی دەڵالەت لەوەیە ئەو خەڵکە خوا پەناماندا بەرەو خراپە ئەچن ئەگەر خۆیان نەگەڕێنەوە. خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە و عاقیبەت خێرمان بکە، خوای ئیسلاحمان بکە، ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی، خوایە ڕێگای چاکە و هیدایەتمان پێ پیشان دەی.